بەناوی خوای گەورە و میهرەبان، مامۆستایان و خوێندکاران و قوتابیانی ئازیزی زانکۆکانی کوردستان و دامەزراوەکانی خوێندنی باڵا، ئەم کاتەتان باش. سەرەتا لە ناخی دڵمەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانتان لێ دەکەم. هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەکتان دەخوازم. هەروەها هیوام وایە کوردستانەکەمان بەرەو ئارامی و سەقامگیری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی زیاتر هەنگاو بنێت. وەکەزانن بەهۆی سەڵەڵدانی پەتای گشتگیری کۆرۆنا و لێکەوتەکانی و ڕێکارە خۆپارێزیەکان و گرفت و قەیرانی ئابووری هەرێمەکەمان بە قۆناغێکی دژواردا تێپەڕەبێت. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوە و زانستی لەم قۆناغەدا هەوڵی داوە بە ڕەچاوکردنی دۆخی ئابووری و سایکۆلۆژی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران و پاراستنی بەرژەوەندی گشتی چارەسەری واقعی و گونجاو بۆ پاراستنی خوێندی ئەم ساڵ بدۆزێتەوە. لێرەدا بە پێویستی دەزانم سوپاسی تایبەتی مامۆستایانی ئازیز و فەرمانبەرانی زانکۆکانی کوردستان بکەم کە لەم قۆناغەدا سەرباری قەیران و گرفتەکان توانیان بە گیانی لەخۆبوردووی و هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی هاوکاری پاراستنی پرۆسەی خوێندنی ئەمساڵ بکەن. هەروەک پێشتر لە ئەنجومەنی وەزارەت بڕیارماندا بوو کاگەر دۆخی تەندروستی هەرێمەکەمان لەبار بێت، ئەوە لە سیوەکی 5/2020 دەرگای کامپەسی زانکۆکان دەکەینەوە و بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدەین. بەڵام بەداخەوە دوا گۆڕانکاریەکانی دۆخی تەندروستی و ڕێنمایی و راپۆرتەکانی دامەزراوەکانی وەزارەتی تەندروستی پێمان دەڵێن کە لە ئێستادا ناتوانین دەرگای کامپەسەکانی خوێندن بکەینەوە. بە تایبەت قوتابیان و خوێندکارانی زانکۆکان لە شار و شارۆچکە و شوێنە جیاجەکانی هەرێمی کوردستانەوە دێن و لە نێو بەشە ناوخۆیەکاندا نیشتەجێ دەبن. هەر بۆیە لە ئێستادا گەڕانەوەیان بۆ نێو کەمپەس و بەشە ناوخۆیەکان مەترسی بۆ بڵاوبوونەوەی زیاتری ئەم پەتایە دروست دەکات. لەم چوارچێوەشدا دوای ڕاوێژ و لەسەر ڕاستپاردەی بەڕێزان سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەی ژمارە 8 ناسایی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیدا کە لە ڕێکەوتی 26/5/2020 بە شێوەی ئۆنلاین ئەنجامدرا دوای تاوتێکردنی دوا گۆڕانکاریەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و چارەنووسی پرۆسەی خوێندنی ساڵی 2019-2020 لە پێناو بەرژەوەندی گشتی ئەم بڕیارانەی لای خوارەوە درا. بڕگەی یەکەم ئەو زانکۆیانەی کە پەیڕۆی بۆڵەنا پرۆسێس دەکەن بەم شێوەی لای خوارەوە بڕیاردرا. یەک، ئەژمارکردنی هەموو ئەو کردیتانەی کە خوێندراوە و تاقیکردنەوەی تێدا ئەنجام دراوە بۆ ساڵی خوێندنی 2019-2020. دوو، ئەو کردیتانەی کە نەخوێندراوە ئەوە دابەش دەکرێت بەسەر سمستەرەکانی داهاتوو لە ساڵی خوێندنی 2020-2021 و لە سمستەرەکانی ساڵانی داهاتوو دەخوێندرێن. چونکە بە گوێرەی سیستەمی بۆڵۆنا ئەم جۆرە گۆڕانکاریانە ڕێگە پێدراوە بە پێی بنەماکانی کۆکردنەوەی کرێدیت. بڕگەی دووەم، سیستەمی ساڵانە و سیستەمی کۆرسات بەم شێوەی خوارەوە جێبەجێ دەکرێت. یەک، هەموو بەشەکان بە زانستی و مرۆڤایەتیەکانەوە ئەنجامی تێرمی یەکەمیان بۆ ئەژمار دەکرێت بە مەبەستی دەرچوون یان دەرنەچوونی ساڵی خوێندنی 2019-2020. دوو، ئەو قوتابی و خوێندکارانەی کە لە ئەنجامەکانی تێرمی یەکەم دەرنەچوون یاخود تاقیکردنەوەیان ئەنجام نەداوە، ئەوە زانکۆکان لە ڕێگەی راپۆرتی زانستی یاخود هەر میکانیزمێکی تری گونجاو هەڵسەنگاندن ئەنجام دەدەن بەبێ ئەوەی قوتابیان و خوێندکاران بگەڕێنەوە نێو کەمپەسی زانکۆکان. سێ، ئەو قوتابی و خوێندکارانەی کە بە ئەنجامەکانی تێرمی یەکەم دەرچوون ئەوە سەرپشکن کە دووبارە بەشدار بن لەو هەڵسەنگاندنانەی کە بە راپۆرت و میکانیزمەکانی تر ئەنجام ئەدرێت ئەگەر خوێندکارێک بیەوێت نمرەکانی بەرز بکاتەوە لە پێناو پاراستنی کێبڕکێی زانستی. چوار، سەبارەت بە توێژینەوەی دەرچوونی قۆناغە کۆتاییەکان ئەوە نمرەکان دابەش دەکرێت لە نێوان مامۆستای سەرپەرشتیار و یەک مامۆستای تری هاوپسپۆر کە هەڵسەنگاندن بۆ توێژینەوەکە ئەنجام ئەدەن. پێنج، سەبارەت بە قوتابیان و خوێندکارانی قۆناغی کۆتایی کۆلێجەکانی پزیشکی گشتی و پزیشکی دەدان ئەوە دەنێردرێنە ناو نەخۆشخانەکان بۆ تەواوکردنی لایەنی پراکتیکی وانەکانیان و دواتر هەڵسەنگاندنیان بۆ ئەنجام دەدرێت لە بری تاقیکردنەوەی کۆتایی ساڵی خوێندنی 2019-2020. بڕگەی سێیەم، بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارانەی سەرەوە دەسەڵات ئەدرێ بە زانکۆکان بۆ داڕشتنی وردەکاری جێبەجێکردن لە پێناو ڕەچاوکردن و پاراستنی جیاوازی و تایبەتمەندێتی نێوان زانکۆکان. بڕگەی چوارەم، زانکۆ و پەیمانگە تایبەتەکان
ئەم بڕیارانەی سەرەوە جێبەجێ دەکەن. بڕگەی پێنجەم سەبارەت بە قوتابیان و خوێندکارانی دیبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا ئەوە بەپێی بڕیارەکانی پێشوو پرۆگرامی خوێندی خۆیان بەردەوام ببن. لە کۆتاییدا هیوای تەندروستی و سەرکەوتن بۆ یەکە بە یەکەی خوێندکاران و قوتابیانی ئازیزی کوردستان نەخوازم و لە ناخەوە سوپاسی دایک و باوک و کەسوکاری بەڕێزیان دەکەم کە لە پێگەیاندنی ڕۆڵەکانیاندا ماندوو بوون و درێغیان نەکردووە. هەروەها جارێکی تر پڕبەدڵ سوپاسی سەرجەم مامۆستایان و فەرمانبەرە بەڕێزەکانی وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان دەکەم کە هەمیشە لە پێناو خزمەتکردن و پێگەیاندنی ڕۆڵەکانی نیشتیمانەکەمان درێغیان نەکردووە. لەگەڵ هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان.